خۆی گەورە سڵاوتان لەبێت لەم گفتوگۆیەدا لەگەڵ بەڕێز کاگە عەزیز ڕەوف نووسەر قسە دەکەین لە کۆمەڵگەی دوور لە خەون هەڵبەت کە قسە دەکەین لەسەر خەون بەمانای دنیا بینی و ڕۆیە سوپاس دەکەم کاگە عەزیز. کاگ عەزیز دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم دەکرێت ئێمە بڵێن ئێمە خاوەنی کۆمەڵگەیەشین کە خاوەنی خەون بێ خەون بەمانەی دنیا بینی بۆ ئایندا چزانم. زۆر سپاس دیارە ئەگەر بگەڕێنەوە بۆ قسەکردن لەسەر خەونی کۆمەڵگەی ئێمە و نەوەکانی ئێمە بۆ فۆرمێکی تر لە جیهان بینی ئەبێ ئێمە ئەو 25 ساڵە ببینین کە ئەزمموی ئێمەی لەگەڵ مامەڵاکەین ئەزمموی ئێمە لە 25 ساڵی ڕابردووە ئەو 25 ساڵەیە کە پڕە لە دۆخێکی تەواو ناتەبیعی و نائارام دۆخێک کە بەردەوام پڕێتی لە بەرزی و نزمی خراپ پڕێتی لە شەڕی ناخۆ پڕێتی لە نائەدالەتی گەورە لە ماوەی ئەو 25 ساڵی ئێمە هێزگەلی ئێمە دەستی هەبوو لە کوشتنی خەونەکانی ئێمە ئەنی هیچ چرکە ساتێک بەقەت ئەم چرکە ساتی ئێمە کۆمەڵگەی ئێمە خاڵی نابێتەوە لە خەون خاڵی نابێتەوە لە جیهان بینی خاڵی نابێتەوە لە جۆرێک لە تەفسیر بۆ ئایندەی خۆی چرکە ساتی ئێستا ئێمە چرکە ساتێکە کە بەردەوام وامان لێکا کە نەوەی ئێمە جەنەرێشنەکانی ئێمە خەونێکی دەستە جەمعیان نەبێ بۆ سبەینێ و لە بەردەم سبەینێکی نادیاران ئەمەش دەستی هەیە لەوەی کە حیزبی کوردی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە دەستی هەبووە لە کوشتنی خەونەکانی ئێمە دەستی هەبووە لە کوشتنی جیهانبینی ئێمە و کۆمەڵگەی پەرپەرت کردووە هیچ چرکە ساتێ بە درێژایی مێژووی کوردستانی باشوور بەقەت ئەم چرکە ساتی ئێمە کۆمەڵگەی ئێمە پارچە پارچە ناکرێت دەتوانی هەر لە ئێستا لە خەیاڵدانی خۆتا بیر لەوە بکەیتەوە کە شارەکان بەسەر بەچە حیزبێکن شوێنەکان سەر بەچە گروپێکی دیاری کراون لە دوای ڕاپەڕینەوە حزبی کوردی کاریگەریشی زۆر خراپی بینی لە پارچە پارچەکردن و لە کوشتنی خەون و هێزە سیاسیەکان شتیدا بەرپرسیارن بە دەرەجەی لە قۆناغیشی زۆر هەستیاریشدا کە قۆناغی دوای ئازادی و دەبوایە قۆناغی ینی بنیادنانی جوزانم دەوڵەت و قسەکردن لەسەر ئایندەیە کە جیاواز بێ لەوەی کە لە پێش ڕاپەڕین هەبووە بەس پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە چۆن ئەم کۆمەڵگەی 25 ساڵ ئەمەی بە ئاسانی بەسەردا تێپەڕیوە ینی ئەمەمانەی ئەوە نیە کە ئێمە خەوان کۆمەڵگەیشی زۆر چزانم ناوەشیاری نەکرد جایز بێ ئەمە بڵێم ئەزانی بڕای من لە دوای ڕاپەڕین ئێمە بەردەوام ئەم دۆخابینین بریتە لە دۆخی قبولکردن بریتە لە دۆخی قبولکردنی هەموو ئەو کەم و کوڕانی کە بەسەرتا چیوە لە کۆمەڵگەیە دەکات بە ئاسانی ئەمە قبولکە ئەزانی یەکەم لە حەزەوە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیشی بریندارە بە درێژایی مێژووی 80 ساڵ لە عێراقا بەردەوام خوێنی لێ هاتووە بەردەوام برینی گەورەی بینیوە ئەم برینانەوەی لێ کردووە ڕەنگە لە چرکە ساتێکە بینی نەکردوێتەوە تاکە لە حەزەیەکە کە گرنگ بێ بۆ ئێمە لە دوای ڕاپەڕینەوەیە بۆی کە تۆ خۆت بنیاد بنیتەوە دوای ڕاپەڕینش بریتە لە چرکە ساتەی کە تۆ ڕاناسڕەشێنێ ئەنفالت بەسەرا هاتووە ڕای نەسڵەکانوی شەڕی ناخۆت بەسەرا هاتووە ڕای نەسڵەکانوی لە ئێستاە بە درێژایی مێژووی هیچ ڕژێمێکی دیکتاتۆر نییە لە دنیاە بەقەت ئەم لە حەزەی ئێستاە خەڵک برسیکەی خەڵک بێدەنگ بێ ئەمە بەدەستی سەکراوە ئەم هێزانە بەردەوام دەستیان هەبوو لە دروستبوونی زۆرێکی تر لە بێدەنجی لە کۆمەڵگەیە بە درێژای من تەسەوڕ ناکەم لە سەردەمی بەحسا ئەو ئێستا هەیە کە کۆمەڵگەی کوردی قبولەکە لەم هێزانە لە سەردەمی بەحسا قبول ناکرا بەڵام بۆچی ئێستا قبولەکرێ بەردەوام ئەم هێزانە دەستیان هەبوو لە فڕێدانی دروشم و چاوەڕوانی بۆ خەڵک بەردەوام خەڵک چاوەڕێکا سبێنێ شتێ ڕوو باوکەچی هیچ ڕوو نادا بەردەوام سەرکردێک دێک قساکات و مژدەتە داتێک دوای ئەوە هیچ سەرابێکە و هیچتر لە بەهارا دروشمێکە داتێ بە باز لەسەر بۆ خۆیەکە سبێنێ هاوینە و هیچ ڕوو نەها ئەمە ئەم بۆی کردووە بەردەوام لە 25 ساڵی ڕابردووە ئەم هێزانی ئێمە زۆر لە پەروەردەوە دەستیان پێ کردووە پەروەردەیەکی وێران لە شکستی خوێندنەوە دەستیان پێ کردووە لە نابودکردنی موسساتەوە دەستیان پێ کردووە تۆ سبا من و تۆ لەسا بپرسین ئێستا چیمان هەیە کۆمەڵگەی کوردی خۆی هەندێک بەهای تیاماوە پەیوەندیەک لە نێوان من و تۆیان بەهایەوە لێکردن ژیان من و تۆ کەسمان لە پۆلیس ناترسین بۆی کە ئەگەر غەدر لێکتری بکەین بیرت بێ هەفتەیەک دوو هەفتە لەم شارەیە لەم وڵاتی ئێمە بە تایبەتی لە منتیقەی دەسەڵاتی سلەیمانیە پۆلیسەکانیش دەوامیان ناکرد زانی کەسێ نەبوو فوی لێ بکات ژنە کۆتایی هاتبوو شتێک نەبوو ناوی دەسەڵات بێ بۆ بتام لە حەزەیە شتێکەیە بە ناوی دەسەڵات شتێک نییە ڕەبتێک لە بینی من و تۆ حکومەتا چیە هیچ ڕەبتێکمان نییە تەنها موسەگەش نەما کەواتە لە لەحزەی ئێستا هەندێک بەهاماوە بەهای کۆمەڵایەتی ماوە کە ڕەنگە بەها کۆمەڵاتیان کاریگەری هەبووێ لەوەی کە ئێمە لەسەر پای خۆمان بوەستین پشت بە خۆمان ببەستین نەک پشت بەویتر ئەژینا بەشێوەی لە شێوەکان ئەم هێزانە زۆر دەستی کاریگەریان هەبوو لەوەی کە کۆمەڵگە بکوژن خەونی کۆمەڵگە بکوژن بەردەوام لە چاوەڕانی بۆ چاوەڕانەی کتبمان بن بەڵام خۆشبەختانە ڕەنگەش بێتنەوە ئاستە و شەریکە ئێستا لانی کەم نەقدی ئەمە بکەین زۆر چاکە کاک عەزیزجان هەست ناکەی کە هەڵەیەک کە کۆمەڵگەی کوردی کردی لە دوای ڕاپەڕین ڕەنگە ئەو ببێ کە خەونەکانی خۆی تەسلیمی هێزە کوردیەکان کرد بەر لە ڕاپەڕین ئێمە کۆمەڵگەیشی زیندوو کۆمەڵگەیشی هۆشار و کۆمەڵگەیەکمان هەبوو کە خەونی هەبوو لانی کەم خەونی ڕزگار بوون لەو ڕژەمەی کە ڕژێمی بەعاز بوو بەڵام کە ڕاپەڕین دێتە پێشەوە هێزەکان لە شاهدا دەبەزن
کۆمەلگا مەهامی خەونبینی دەداتە هێزەکان ئەمە هەڵە نەبوو یعنی بێگومان وایە ئەزانی تاکە شتێک گرنگ بوو ڕاپەڕین هەمومان دەزانی خەڵک کردی هێزەکان هێشتا لەسەر سنوور بوو شاری سلێمانی ڕاپەڕی بوو شارەکان ڕاپەڕی بوون تاکە هەڵەیەکی گەورە ئەو چەمچی مام و کاکەیە بوو کە درا بە هێزەکان بۆ چەپڕە ڕێزانێکی گەورە بۆم هێزانی کە هاتنەوە ناو شارەکان کە هێزەکان هاتنەوە بەو عقلێتە شاغنشینی خۆیانەوە شاران وێران کرد ئەزانی لەم شارانە لە وڵات ئەم شاری سلێمانی شاری ڕۆشنبیری بووە قەڵەبجە سینەما هەبووە ئەزانی شار و شارۆچکانە پڕ بووە لە کتێب و سەقافەی گری هەمویان کوشت ئەزانی ناتوانانی سینەمایەک بەرهەم بێنن ئەزانی چی بەرهەمێنە بارەگای خراپ وەلای زۆر ناشرین ئەم بەروبەری ناوم حیزبانە و سیاستیشی بەتاڵ ئەزانی خۆزگا بەمانایە لەمانەکان سیاست بووە خۆزگا ئەزانی سیاست بریتە لەوەی کە تۆ خەونێکت هەیە بۆ شتێک دەمری ئێستا سیاست بۆ بەڕافاهێت و بۆ بە زۆرێک لە درۆی گەورە ئەزانی من تەسەوور ناکەم کەسێک لە ماڵەکانەوە سەرکردەیە قسە بکە باوەڕی پێ بکات ئەزانی کەسمان باوەڕ بە سەرکردەکان ناکەین ئەمە نەمان درۆی گەورە لێ بینیون ئەزانی ئەمە وا کات چی کردووە ئەمە لە دوای ڕاپەڕینەوە بەردەوام ئەم هێزانە دەستیشی گەورەیان هەبوو لە ڕووی میدیاکانەوە هەرێک و میدیاکی زەبەلاحی خۆشبەختانە ئێستاوەتە میدیا هەیە و فەیسبوک هەیە دنیایشی تر هەمومان قساکەین ئەجینا پێش ئەم دۆخە یەک فۆرم لە میدیا یەک فۆرم لە حیزب یەک فۆرم لە بارەگا هەبووە لە بینی 2000 دابەشیان کردووە و هەموو شتەکانیان دابەش کردووە لە بینی خۆیانە ئەمانە کاریگەریی ئۆتۆی هەبووە بەردەوام ئێمە ئەمەمان بەخشی بۆ لە ئێستاشە ئەما بینین من ئومێد نادەمە خەڵکی کوردستان لە ئێستاشە سکانداڵی سەرکردەیەک ڕەنگە کاری بۆ دەوروبەرەکەی خۆی هیچ کاریگەری نەبێ سەرکردەیەکە قسەیەک دەکا هەموو خەڵکەکە بەدوایە وەکو قازەیڵێنەوە زانانی ئەمە دروشمێکی وێنەیەکی خراپی دروست کردووە شتێکەیە پێ وترێ critical thinker واتە بیرکردنەوەی ڕخنەوی کورد بیرکردنەوەی ڕخنەیەتیان نییە بەردەوام بە سۆز و عاتف دوای هێزەکان کەوتوین پێویستمان بە زۆرێک لە قەلەقبوون هەیە پێویستمان بە زۆرێک لە بیرکردنەوە هەیە بۆ هێزەکان کەسیان فریشتنی ئەم هێزانێکی نیگەرانی و ئەو هەموو قسە زۆرەی کە لە ناو شەکەمدا هەیە تو ئەمە چۆن تەفسیر دەکەی ئەمە بخۆی جۆرێک نییە لە حرەکەتی نەقدین لە ناو کۆمەڵگەی کوردی یان لە پرتە و بۆڵە زیاتر تێپەڕێنی کردووە خۆی بەدیوێکە گرنگە من لە دوای 2009 ئەم دەنگانەمان بینیوە و ئەم هێزانە لای خۆی بلانی کەم لە دوو هێزەوە بوون بە چەند هێزێکی دا پارچە بووە بیرمان نەچێت ئێستا ئەم هێزانە ترسی گەورەیان لە هەڵبژاردن هەیە پێشتر ڕەنگە من و تۆ هەبەرنامەمان کرد بێ ئەم هێزانە ترسیان نەبوو لە هەڵبژاردن ئێستا ترسیان هەیە لەوەی کە دەنگی تر دروست بووە ئیشکالی لەوەیان نیە هیچ هێزێکی ستەمکار نیە لە دنیای تا قیامەت بتوانێت حکم بکات هەر 20 ساڵ 30 ساڵ 35 ساڵ زیاتر ناتوانێت حکم بکات تا 32 ساڵ وەکو قەزافی بتوانێت حکم بکات بەڵام ئەوەی کە هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە بەشێکی زۆری ئاراستەکردنە بۆچی لە حەفتی شوباتە موچە هەیە و هەموو شتێک کەسی خەڵک خۆ پیشاندانەکە بۆ لە ئێستا دەنگی نییە خەڵک زانی خەڵک زۆرێک ئەم بێدەنگی خۆی هوشیاریە بێدەنگی لەوەی کە ئامادە نیە ڕەنگە بە زۆرێک لە زۆرەکان بە دروشمی خەڵکێک بێتە سەر جادا ئەزانی بەشێکی هوشیاریە لەوەی کە خۆی بەشی لە بێئومێدی ئومێدێک لە پشتێوێتی ئەزانی هەموو بێئومێدی ئومێدێک لە پشتێوێتی ئەم بێدەنگیە ترسناکە هەندێک ئەم بێدەنگیە لە بێدەنگیە ترسی ئەزانی ئەوەتە لە پیاوی ئاینێ ترسی لە هەولێرا زۆرێک بۆ دروستکە خۆت ئاگاداری بێت ئەزانی لە کۆمەڵی زۆری گەورە ترسی لە ڕێی ڕۆشنبیریەکە ترسی لە قسەی ئەزانی ئەمە ترسە گەورەیە بەردەوام ئامادەیە بەڵام ناخۆش بەختانە هێزانە کاریگەری ئەوتۆیان هەیە تا ئەم لە حزەیەش بتوانن زۆرە دروستکەن دروشمێ بۆ دروشمێکی تر سەرقاڵمانەکەن بە کۆمەڵشتی ترەوە زانی ئێستا ئەم کۆمەڵگەی هەمووی خەریکی سەرقاڵبوونە بەسەر بەخۆی و بە ڕیفراندۆم و کە ئەزانی جگە لە سەرابێک زیاتر هیچی تر ئەگەر دیعاە و ئەگەر چاوەڕوانی لە هێزە سیاسیەکان بسێنیتەوە ئەمڕۆ ئەم هێزانە چیان پێ دەمێنێتەوە کە بیباشن بە کۆمەڵگە ئەزانی بە تاکید وایە زانی من گوتم لە ئێستا زۆرێ هوشیاری دروست بۆ بەرامبەر بە هێزی سیاسی کە مژدەی گەورەی پێ نییە يعني من تصوركم استاشي بيو بما قلتم خطابي سكرديك التلفزيونك ازاني كدرويشي غوري ازاني اما لي سندراوتوكم من دنيام ام هي زانك سبيني ارون هيسان بيكر خويان جنايون تازل جوانيه لدزدشو امان كلا شاخ ودين كشورش دكن دنيا بلوي نابنا وبياو زوان حتى ميديا كان زوان كان نابن بزوان مثلا دي سكرمان بيني ولا ماوي او نويك تا اسا كوتي دوان كدو ابن بسراب الرواه نابنا وبيكر نابين يسجل كان لبروي خلق خوشي نابن يعني ميديا لا بشتيو بو امكانيتي غور لا بشتيو بو هذه سكدار لا بشتيو بو بلام الراي خلق ديدي خوينواران وخلقي تري لا بشتو نبوه بردوام شي ويني شي خرابي بشانداو من دنيام لوي كبلاي امانه لا بشتي ام ميديا وبارو هذا سربازيه واللي بسنيتو هيسي نيه بيليه من دنيام استا نوەیەکەیە شقامێکەیە زۆر لە سەرکردە سیاسەکە خوێنەوەترە ئێستا سەرکردی هەڵبژاردننی هێزەکانمان بینی هێزێکی سیاسی سەرکردەکانی هیچیان نەوت جەماوەڕێکی پیان وت ئێوە هیچ مەڵێن دەنگمان باشترە سەرکردەکان قسەیان نەکرد ئەو حیزبە دەنگی باشیەنە لەبەرەوەی سەرکردەکان ئەمە قسەی خراپەکەن ینی سیرکە بڕوا بکە ینی ئێستا ئەو خیتابی کە سەرکردەکان ئێرێن نەبڕوان بە خوێنەوە ماوە نەبڕوان بە نەجیهانبینیان هەیە ئەزان سبێنێت چی ڕۆها نوەیەکی سەر شقامەکان ئەوان خوێنەوەترە جیلەکەی بۆ خۆی خوێنێتەوە زۆر لەوان خوێنەوە زۆر چاکە گرفت چی ئەگەر کۆمەڵگەیەک هەبێ خاوەنی خەون نەبێ خاوەنی دنیابینی و ڕۆیە نەبێ کاگە عزیز
چۆن ینی کێشە چیەگەر کۆمەڵگەیەکمان هەبێ بخەوێ ینی نیە لە دنیا و ئەمە هەمە بدا بە هێزەکان بدا بە چوزان بەسەرکردەکان ئەمە زۆر ترسناکە زانیمە وێنێکی زۆر خراپڵێکە هێزێک هەبێ لە دنیاە خەون و ڕوئای نامێنێ فکری نامێنێ من دڵنیام ئێستا حیزبی کوردی فکری نەماوە بەتاڵ بۆتەوە لە فکر بریتە لە جیاوازێکی گەورە لەنێوان بازرگانەکان و سیاسەکان ناکەین ئێستا لە پشتی هەموو سیاسێک و بازرگانی هەیە بازرگانی نەوت هەیە بازرگانی میدیا هەیە بازرگانی تەلەفۆنات هەیە ئێستا من با من تۆ بپرسین هەچی تەلەفۆن و پەیوەندەکانی کۆنێکشن لەم کۆمەڵگەیە هەیە بەدەست گروپێکی دیاریکراوە نەوت بەدەست چەند گروپێکی دیاریکراوە گومرگەکان بەدەست چەند گروپێکی دیاریکراوە نەزانیم کۆمەڵگەیە مادەی لێ دەکەی ئەمانە هیچیان پێ نییە بیڵێن کەسیان ئەمە کتێبیشان لەسەر سیاست نەخوێنێتەوە وڵی کەسیشان نازانن پێناسی سیاست کەن هەر پێت بڵێن سیاست چییە ئەزانی ئەمە کچی دروستەکە ئەو دۆخە دروستەکە کەسای بینی دۆخێکی پڕ لە قەیران پڕ لە مشکیلە ئەی بۆ لە خۆر ئاوایەوانیە باشە بۆ لە خۆر ئەو دۆخە خراپی کە بەڕێزت باسی دەکەی لە ناو سەرکردە و لە ناو حیزبەکان 2000 خراپتر پڕیوەتەوە بەناو کۆمەڵگەش زۆر سادە بۆتەوە کاک عەزیز بەڵێ بێگومان وایە وەڵا بەتەکید دەزانی بیر نەچێ سەیری ئەم هێزانەکە لە شاخ ڕادیۆیەکیان هەبوو بێ شۆڕشی میلەتێک بێتن لە دوو کەوانەیە سەنە وەکوتم شتا شۆڕشمان نییە لە دنیاە یەک دوو شۆڕش لە دنیای ڕوویداوە ئەوەی لە ئێران ڕوویداوە ئەوەی لە دنیای عەرەبی ڕۆیدا هیچ شۆڕش نییە ئەوەی هەرێمی کوردستانیش خەباری سەگداریە شۆڕش نییە شۆڕش پارادیمێکی نوێیە قەڵبوونەوەی دنیایەکی ترە بە جۆرێکی تر لە سیاست ئەمە نییە لە کوردستانی عێراق بەڵام بەڵێ بەتەکید ئەمانە بەدەسیسە ئیشانە سەری کردووە زانی ئیشانە سەر ئەم بێدەنجیە کردووە زیاد لە 25 ساڵ زۆرە بۆی کە جی لێ دروستکەی بەردەوام خەریکی بێدەنگی و خەریکی ئیمتیاز و خەریکی کۆمەڵگەی خەریکی 120,000 مامۆستا سەرقاڵی بۆی نیو موسێ باتێ زانی ئەمە چییە جگە لە بێدەنگکردنی و کۆمەڵگەیە جگە لە ڕامکردنی و کۆمەڵگەیەکی تر نییە بەڵێ ئەمە سەرکەوتوو بوون تا ئەم لە حزێش سەرکەوتون لەبیر نەچێ من ئێستا من تۆڕەخنەمان هەیە و قسەی تیاکەین باس بینی هەڵبژاردن بێتەوە بزانە چۆن بە ئاڵا و واڵاکان و بە حەفلە و بەهینەوە سەرسنوورەکانی دەنگدان پێشمەرگەکان لە سەرسنوور لە شەڕ داعشەکان خوێنەدەن چەند سەرکردەیەکی پەرلەمانتاری هەڵاتوو لە بەغاوە دێن لێرە خەڵاتیانەکەن ئەم لە دنیا نەبووە ڕاکردن و هەڵاتن دوێ بە فەزڵ بەسەر کۆمەڵگەی خۆتی کۆمەڵگەیەکە تەقبولی ئەماکە زانکۆش خەڵاتێدا تێزانانی زانکۆ خەڵاتی کۆمەڵە پەرلەمانتاریی ڕاکردووەدا ئەمە چییە ئەمە فەزاحەتی گەورەیە تۆ بە پێشمەرگەکان بینی بخێرە سەر کۆڵت بڵێ ئەمە پێشمەرگەی بەرگری لە منەکان نەک پەرلەمانتارێک خەریکی ئیمتیازە لە بەغا ڕاکە لێرە لە زانکۆیادی خەڵاتێکی ئەمە چییە جگە لە فەزاحەتێکی گەورە بەڵێ کۆمەڵگەیە زەوقی لە دەستداوە زانی کاک شۆڕش خەمی ئەمەمە لە لەحزەیەکی دیاریکە ئەساس دیکتاتۆر هەموو هێزێکی ستەمکار تەنها مادە نابە تەنها پارە نابە زەوقی خەڵکە بە تۆزانی کاک زەوق بۆچی زەوق بۆتی بۆ دوایەوەی کەوەزانی چەمشی دز گۆڕاوە دز ئەوە نییە دێ لە ماڵەکەی توای دزیەکە هەزانی ئەمە دزی زۆر بچووکە هەر ناشیکە کەس بڕۆ نەکەم لە ماڵی من توای دزی کراوێت کەس نهاتۆ دزی بکە بەڵام دزە گەورەکان ئەوانن کە لە پشتەوە زانی سوورە زانی ئەمانە دزیەکەن سوورە زانی ئەمانە ئەم شکۆشک و تەلار و ئیمکانە گەورەیە ئەم حیزبە گەورەیە بە پارە ڕابڕێەوە میدیا گەورەکەی تۆ بە پارە ڕابڕێ بە پارە میدیا گەورەکەیدا بەڕێەوە چەمکی دز گۆڕاوە لە کۆمەڵگەی جاران دز بە ناشرین سیرەکە ئێستا بە زۆر بە گەورەی سیرەکەن سیاسەکان دزەکان لەسەر تەلەڤیزیۆن قساکەن ڕۆژنامە نووسکوژەکە لەسەر تەلەڤیزیۆن قساکە ئەشزانی کە سوورە زانی ئەمە ڕۆژنامە نووسی کوشتووە سوورە زانی ئەمە میدیایەکە بە پارەی میلەتیش ڕابڕێەوە قبولێکین ئەم زەوقە کوژراوە زەوقی گۆرانی بە زەوقی هونەر بڵێ جاران خەڵک جوێی لە گۆرانی قوڵەکرد جوێی لە حەسەن زیرەکە جوێی لە عەدنان کەریمەکرد ئێستا جوێی لە گۆرانی ڕتمی خێراڕوە لەم باخ و باخسانە زای وەچی بڕوویە لەم ساردی سلێمانیە ئەمە کوشتنی زەوق نەبێت چی هەم کۆمەڵگەی بەس خەریکی ڕتمی سەریع و گۆرانی سەریعە ئەم کۆمەڵگەی بەردەوام کوشتنی لە سەرباری ئەوەی خەریکی گەندەڵیە زەوقی تۆ کوژێ بۆ شتەکان ئەم سادەکردنەوەی کۆمەڵگەیە 2000 چوزانم ینی بۆ دەسەڵاتدار و بۆ هێزەکان پرۆسی ینی ئیدارەدانی ئەم کۆمەڵگەی زۆر ئاسان نەکردو بۆ شێوەیە کە خۆیان دەیانەوێت بەتاکید وەکو کاک شۆڕژانی کوتم ئەم جۆرە حکومڕانی کێسە لە کوردستانە هەیە لە هەر وڵاتێکی دنیا هەبووە ڕووخاب بۆزانی لە هەر وڵاتێکی دنیا تۆ دوو مانگ ناتوانێت موچە بە شعبەکەی خۆی ئەچێ زانێن بەهارە ئەگەر سەی تەلەڤیزیۆنەکانی دەسەڵاتی کرد بێ سەیرانگەکانی نیشان دەدەیت کاکە کوا خەڵک کێشەیە و هەموو دێ بۆ سەیران و گۆشتە بژێنی کێشەی نییە ئەزانی لەبەرەوە کاتی قەزافی جوایە دەوت بڕۆن هینکەن بڕۆن هەڵپەڕن بڕۆن بۆ بژین هەموو هێزێک سیاسی لە دنیا واکە فەزایە دروستەکە بۆی کە تۆ خەریکی سەرخۆش شتێک پێوترێ سەرخۆشبوونی سیاسی سەرخۆش دەکا بە کۆمەڵێشتەوە سەرقاڵ دەکا بە کۆمەڵێش شتی تر بیرە باتەوە سەرقاڵەکە بە دروشتێکەوە سەرقاڵەکە بە ریفراندۆمەوە سەرقاڵەکە بە سەربەخۆیەوە کە سوورە زانین دروست نابێ و بێتە بەر دەرگاکەش ڕای ناگەین سوکە سەربەخۆی سنوورە یعنی چوارچێوەیە تۆ دەبێ چۆخابی چوارچێوە نەبێ باشە ئەم دروشمانە تۆ بەردەوام فڕێدەی وا لەیەکی کۆمەڵگە تەحمولی ئەمە بکە بەردەوام لە قەیرانێکەوە بە قەیرانێکی تر ئەزانی لە برینێکەوە بۆ برینێکی تر
ئەزانی ئێستا من ئەم ڕۆژتێکم خوێنەوە یەکێک لەوانەی کە دەستی هەبوو لە مستەشارە لەگەڵ بکوژی سەرکردەکەیە پێکەوەی لێ قاسە موچەوەرەگرن نەزانی ئەمە چ کارە ساتێکە لە دنیاە بکوژی سەرکردەیەک لە شۆڕشا لە شاخە کە جاش بۆ مستەشار بووە لێ قاسەوە موچەوەرگرن وەکو شەهید هەردووچیان وەکو شەهید موسەی ئەو زیاترە موسەی بکوژەکە زیاترە قاتڵەکە موسەکەی زیاترە لە شەهیدە قارەمانە تێکۆشەرەکەی کە سەرکردەیە بوو لەو گەرمێنە هەموو عالەمی ناسی قسەکردنەکە لێرە لە دوای ڕاپەڕینەوە نابوتیان کرد کاک شۆڕش سووک و سەلیمیان کرد ینی هیچ بەها نەما پێم بڵێ شۆڕژێر کامێ و خائین کامەیە لە شاخە هەموو شاخ 5,000 پێشمەرگیتیانە بوو ئێستا 70,000 بەس تەقاوتی هەیە ئەڵێ ئەمە پێشمەرگی شاخە لە لە شوێ دروست بوو ئێستاشی پێ بێ لە ئەڵمانیا ئەوانەی کە لە سەردەمی هیتلەر خیانەتیان کرد بێ خەڵک بە چاوێت کردەوە تەماشانەکە لە دوای ڕاپەڕینەوە بوراین لەوانەی کە خیانەتی مێشویان کرد لە وڵاتێ سووک و سەلیمیان کرد زانی کاک شۆڕژ من لە شوێنێک شەباسی ئەوم کرد گوندەکەی ئێمە لە گەرمیان حکومەتی بەعز نەسوێت ناوی مستەشارێک سوێتن سووتانیوتی ئێستا مستەشارەکە ناو هێزی پێشمەرگایە باشە هێزی پێشمەرگای دەبێ بڵی خوای دەست بەباڵێ بگری شەڕی داعش بکە لەو ماوەی پێشوو تاوانبار کرابوو بۆی کە هینی فرۆش بوو سیاری فرۆش بوو بە داعش هەروەی لە چاوەڕان نەکرێ ئێستا بەرامبەر بە تۆ ئەما بینی کاکە لە شوێنەکانان بینە سێرێک بکە زانێ قساکەم پێکەنی دیڵێ تۆڵی چیە هەم لە تۆ بۆ نەو شاس و ڕێمە و بە حیمایی باشیش پێ تۆ بە خۆدا قسەی گەورە بکە کۆمەڵگەیان لە دوای ڕاپەڕینەوە سووک و سەلیمیان کرد بەهایان نەهێش بۆ شتەکان بەها خوێنەوار کامەیە نە خوێنەوار کامەیە هونەری ڕەسەن کامەیە هونەری ناڕەسەن کامەیە کوا پیاوە دینێ جوان و نورانیەکان شێخ محەممەدی خاڵ لە شوێیە ئەوە ئەو فەزاد ناشرینەی کە تۆی بینە هەموو سکانداڵە ناشرینێ لە ناو دنیای ئێمە ڕۆدا ئەوە چیە لەم هەفتەیە بینیمان لە فەیسبووکە پیاوانی ئاینی خەریکی چین با نەسینە سەر ئەو باس مە بەسم چییە هەمووی تێک چووە زانی پەیوەندیشی ڕۆحی ئینسانی ئێمە بەخۆیەوە بە کۆمەڵگەوە بە دەوروبەرەوە نەماوە یعنی ئەمە کوشتنی خەونەکەیە ینی بۆچی بمرم ئێستا من بۆچی بمرم ینی بەرگری لە چی بکەم بەرگری لە شوێی ئەم شتە بکەم کە لە کاتێکا ببینم خائینەکان و مستەشارەکان پێکەون شۆڕژێڕەکان و ناشۆڕژێڕەکان پێکەون هێ باشە ئێستا ئێمە شتێکە زانی زۆرێ لە ئیگنۆرانت زۆرێ لە جەهلەیە خومان پێوەگرتووە ئیش ئێمە دڵمان بەچی خۆشە یعنی چیمان هەیە لە وڵاتە بەس پێم بڵێ تۆ حکومەت نییە پەرلەمانت نییە سەرۆکایەتی نییە هەموو شتێک ناشەرعیە بەغدا خۆ پیشاندانێکی گەوری کردو بۆ ناو پەرلەمان خوێن لە دڵۆپی خوێن لە لوتی کەسەوە نەهات 2011 تۆ لێرە بەرنامەکە خەریب و ئاگر بەر بێ لەم وڵاتە چی خۆ پیشاندانیش بەسیت کراوە نەهاتنی ئێرەمان پاراز بمان بەتاکیدکاکە سیرکە ینی تۆ لە بەغایە کە تۆ عەرب زۆر زەرهام مناقەشەی واقع عەرب زۆر جاهیلە هەر چی جاهیلەکە چونە ناو پەرلەمان و مایکێکان نشکانە زانی ێ باشە لێرە چیەکەی تۆ سەر بارگای قەسەبخانەیەکی دروست کرد تۆ ئازاب لە پەرلەمانە وڵای پەرلەمانتار بە ساغی نایەتە دەرەوە تۆ سەری کە چ پۆزایەکە دروست کرد کاکە کۆمەڵگەی کوردی ئەبێش سەیری شتی تری ئەم کۆمەڵگەی بێ نازانم کاک شۆڕ لە شۆ دەست پێکەی بێ شتێکی تر بکەی نازانم زۆر قورسم قسە دەرفەت ماوە هیچ بکەین وەڵاهی دەرفەتەن حەق ڕێگەی سێم نییە ئازانی یا دەبێ بێدەنگ یا بێ قسە بکەی ئێستا قسە لەسەر ئەوە هەیە تەنانەت خەباتی مەدەنیش تووشی جۆرێ لە شکست بووە تا ئەندازی کە ئێمە لی ناومێت بین ینی جارێشکە بتوانین لە ڕێگەی خەباتی مەدەنی ینی گۆڕانکاریەشی ڕیشەی لە ناو کۆمەڵگەی کوردی دروست بکەین چونکە کۆمەڵە شێواز و کۆمەڵە ڕێگا کە مەحسوبن لەسەر خەباتی مەدەنی تاقی کرانەوە 2000 بینیمان ینی چۆن مامەڵی لەگەڵ داکرێن نەتیجەیان چی بوو ینی ئیتر چی ماوە کاگە عەزیز ئێمە بیکەین بۆ ئەوەی وەڵاهی چی ماوەزانی تاکە شتێکە وتم گەڕینەوە بۆ سەڕی مۆدلێکی تر بخەیە زانی سەڕی چی من تۆ قسە لەسەر شتێک توانای داهێنانی مۆدلمان هەیە وەڵاهی ئەزانم کۆمەڵگەی دینامیکی تێویتیایە تەسەوڕەکەم بۆچی لە 2009 خەڵک 500,000 کەس پشتەکە نام هێزە سیاسیانە زانی ئەسنە سنووقانی دەنگدان کە ئێستا من دڵنیام سنووقی دەنگدان هیچ بەهایشی نەما هەڵبژاردن بەهای نەماوە و تەسەوڕ ناکەم هێزانە زیاد لە سیناریۆیەکمان پیشکەشەکەن کە هەڵبژاردن و پەرلەمان و حکومەت نابود بکەنەوەنە و خۆیان چۆخایەتی بکەن بەڕاستی تاکە ئومێدێک ئەوەیە کە من تۆ قسە دەکەین نەزانی تاکە شتێک ڕێگەیتر نییە چی بکەین یا بێت تەسلیمم ئیرادێبی یا بەردەوام سەڕی مۆدلێکی تر بخەیت اعتراف بکەیت شکستێنەوە کاکی شۆڕ ئەم خاڵە زۆر مهمە تا ئەم لە حزەیەش هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش هێزەکانی دەسەڵاتیش تا ئەم لە حزەیەش پێیان وایە ینی شتێک هەیە هەن کاتی خۆی بەعسیانەوە ڕفتار فاشی نیانەوە فاشی یان ڕفتاری فاشیانەیە ئەنفالێکە دیگە ڕفتاری فاشیانە نێوە ڕفاش ئەمە ئێستاش تۆ خەریکی پاکێزدانان و بەیاننامە دەرکردن و بەیاننامی چی دەرەکەی کاکەمە بەدکوژەیە لەبەرەوە دەبێت مۆدێلی سەڕی مۆدلێکی تر بخەیت ڕێکەوتن و شکستەکان ترسی زۆر گەورم لێ هەیە ئێستا بۆ منە دوو هێزی سیاسی وا خەریکە ڕێکەوت نەفشاری سلێمانی دەڵێن من ترسم لە ڕێکەوتن هەیە ترسم لە ڕێنەکەوتنیشە ڕێناکەون شەڕی ناخۆ دروستەکەن ڕێکەون دیموکراسی کوژن ئەزانی ئەم دوو هێزە کە ڕێکەوتن ئەم دوو هێزە سوپاس بۆم کەناڵی تو کە من دێن لێرەوە قساکەن کە ڕێکەوتن دیموکراسی کوژێ چی بکەین نەزانی چی بکەین نەزانین کۆمەڵگەیە بەردەوام دەبێت قسەی خۆی بکە ئەبێ شتێکی تر دروست سەرخەی ئەزانی دەبێ ئەبێ بەردەوام کۆمەڵگەی بۆ تەحملی ئەماکە زانی باشە کاک شۆڕژ زانی
ئەنفال ڕای نەسڵەکانیوم کۆمەلگە شەڕی ناخۆ ڕای نەسڵەکانی ئێستا تا کۆمەلگەیەک جاوی بەس نانەکانان زانی نانەکەش هەیە ینی بەڕاست دەبێت چیتر ڕووبدا بۆ ئەوی کۆمەلگای وڵای کۆمەلگەی زیاد لە قەیرانیشی لە بەردەمایە زیاد لە برینیشی لە بەردەمایە زانی من بەردەوام ئەوا بینم ینی زیاد لە برینێک بۆ برینێکی تر ئەمان بن لە قەیرانێک بۆ قەیرانێکی تر ئەمان بن نەبوونی جۆرێک لە فەزا و جۆرێک لە حکومڕانی تەندروست لەم کۆمەلگەی وای کردووە زیاد لە سینەرۆمان بۆ دروست زۆر چاکە کاک عەزیز هەست ناکەی ئەوەی کە کۆمەلگە خۆی خاوەنی خەون نییە بە مانای جیهانبینی تووشی سەر لێ شێواوی و فاوزای کردووە تووشی ئەمەی کردو کە ئێستا بەڕێزت باسی لێ وەرەگەی کاک شۆڕزانی ئەمە لە یەک ڕەهەندەوە ئیشان لەسەر ئەم نابودکردنە نەکردووە لە پەروەردەوە کردوێتی لە میدیاوە کردوێتی لە تاکە شتێکە کە خەتەرترینیانە لە برسیکردنی خەڵکە و دەستی پێ کردووە زانی ئەم کۆمەلگەیان بەردەوام تووشی زۆرێک لە فەزایشی ناتەبیعی و ژاوە شتێکی مەدروسە ینی شتێکی من بەتاکید باڵێ من پێم وایە مەدروسە و پەیوەندی بە دۆخەشی دیاریکراوە نییە کام دۆخە کۆدایی هات ئەمیش کۆتایی پێبێ زانی کوتم ئەمە لەنەوەیەکەوە بەردەوام ئیشان لەسەر ئەمە کردووە تاکە شتێکە ئەم هێزانەش کە شەڕی ناوخۆیان کرد ئێمە لێمان قبولکردن مستەشارەکان هاتنەوە 400,000 جاشە بوو لە وڵاتی ئێمە لێمان قبولکردن لیان خۆش بوو ئەو چوونەوە هەڵبژاردن و هاوچێشی هەڵبژاردنەکانیشان گۆڕی لە بەردەوام ئێستا خەڵک برسیەکەن ئێمە لیان خۆشە بینزانی سوورە زانی کە لە وڵاتەیە پارەشێ و نانی شیری مناڵەکانمان هەیە گرنەوە لێمە ئەو کۆمەلگەی وتم تەحملی ئەمانەکە دەبێت لێگەڕێ زانی کاک شۆڕش دەبێت بڕوا بەرەو نازان بەرەو شۆسێ دەبێت لێگەڕێ لێ ناگەڕێم هێزە یا لوتێدا بە دیوارەکە بێ بڕوخێ زانی ینی چی لە کۆمەلگاکە دەبێت بریندارێکی هەندە زاریش دەبێت بڵی ئەم کۆمەلگەی چییە ینی ئەم کۆمەلگەی چییە تەحملی هەموو شتێک دەکات تاکە شتێک ئێستا بەس چاوەڕی نانەکەشی نانێ ئەم کۆمەلگەی چییە تەحملی ئەماکە لەو کۆمەڵ ئەم هێزانە کۆمەلگیان باش ناسیوە و لە سیناریۆکە بۆ سیناریۆکی تر لە برینێکەوە بۆ برینێک تر ئەمان بن جاران ترسمان هەبوو لەو دیومەقانە و بەعسێ ئێستا ترسمان هەیە لەو دیوە داعشەیە دوای ترسەیە لە حەشدی شعبی هەیە هێزێکی تریش سبەینێ دێ ئێستا پێمانە لێن بەردەوامە وتم ئەمانە دەستیان هەیە ڕەنگە قەزەکان زۆر لەوە گەورەتر بن خەباتی مەدەنی لە حەقینایە ئیقلیمی و تورکیا و ئێران و عێراق و ئەمانە کاریگەری لەسەر ئەم سێ شارە بچووکە هەیە تاکە هەڵی گەورە کردمان ئێمە نەماتوانی مۆدلێکی دیموکراسی بنیادنەرانەی خۆپەروەردەکار لە ناو ئەم سێ محافەزەیە دروستکەین کە ئەم هێزانە هاتن ئەوەی هەشمان بوو ئەو جوانانی هەشمان بوو ئەوانیشان تێکشکان بەداخەوە زۆر کاک عەزیز بەر لە ساڵی 1948 ئەو کاتی کە دەوڵەتی ئیسرائیلی تێدا ڕادەگەیەندرێ بەر لەو ڕۆژە بەر لەو ساڵە کۆمەلگەی جوولەکەش لە فەڵەستین دابەش بوو وەکو چۆن لە ئێستادا دابەشبوونێکی سیاسی و کۆمەڵاتی لە ناو کۆمەلگەی کوردیدا هەیە دابەش بوو بەسەر کۆمەڵی هێز کە وەکو ئێستای هەرێمی کوردستان تەنانەت خاوەنی هێزی چەکدار و میلیشای چەکدار بوون لە ناو جوولەکە بەڵام لەگەڵ ئیعلانی دەوڵەتی ئیسرائیل ئەم هێزانە خەونەکانیان دەکەن بە خەونێکی دەستە جەمعی واز لە زۆر لەو شتانە دەهێنن کە بەر لە ئیعلانی دەوڵەتی ئیسرائیل خاوەنی بوون بە نمونە میلیشای چەکداری ئەمە بۆ لە ناو کۆمەلگەی کوردیان بۆ لە ناو هێزە سیاسی کوردیەکانی ئێمەدا ڕوونادا بە تایبەتی کە هێشتا ئێمە کۆمەڵێک گرفتمان هەیە کە ڕەنگە هاوشێوەی ئەو گرفتانە بوو بێ کە کۆمەلگەی یەهودی لە فەڵەستیندا بەر لە ساڵی 1948 هەیان بووە ئەزانی دەوڵەتی جوولەکە کە دروست دەبێت لە پشتەوە کۆمەڵێک سیاسی گەورە دروستیەکەن هەر کتێبەکەی هرزل لە بەناوی دروستبوونی دەوڵەتی جوولەکە ینی دەوڵەتی جوولەکە کتێبێ دروستەکە کام کتێبە دروستەکان ناوێنێت دەوڵەتی جوولەکە لە هەموو دنیاوە جوولەکان کۆ بنەوە دەوڵەتە دروستەکەن باشە بیر نەچێت لە پشتەوە ڕوئیایەکە بۆ دروستبوونی دەوڵەت لە پشتی هیچ هێزێکەوە نییە بۆ دروستبوونی دەوڵەت بۆ هەر قوارەیەکی سیاسی لە پشتەوە فکر نەبێ کاک شۆڕژ من تۆ کۆکی نەسەرەوەی من دێک نقطە دانێم ئەم هێزە سیاسیانە لە بەتاڵی گەورە داژی چاوەڕێی ئەوەیان لێ ناکرێت گۆڕانکاری گەورە دروست کرد نقطة مزايد بردوام من تو خلقاني تلو ميديا تبدينا وزايد قصة لسه أماكنه لا من موديل حكم رانية سلا كردستان سلا بغداد شكستي أنا ئەم شکستە ناتوانێت ینی ڕاست نابێتەوە هیچ هەناسەیەکی تیانە بتوانێت مۆدلێکی تر پێشکەشکە لەبەرەوە تۆ ئەگەر چاوەڕێی ئەم مۆدلەکە کە قەیران دروستەکە کە قەیرانی دروست کردووە کە برینی دروست کردووە کە خوێنی دروست ڕەنگە لەسەر قەیرانیش بژی بەڵێ لەسەر بێگومانە قەیرانیش دەچی لەسەر جەهلکردنی خەڵکەژی باشە تۆ چاوەڕێی چی دەکەی چاوەڕێیەوەکی ئەم هێزە مژدەی ئەوەی دێتێ وەکو هانا ئارێنتی ئیسرائیل بتوانێت فکری هەبێت لە پشتەوە شتیوان نییە ئەمان بەتاڵن پێدەڵێم ئەمان نازانن سیاست چییە زانین زانکۆکانیان شێوانەوە زانکۆکان ئێمە لە خراپترین زانکۆکانی دنیان پەروەردەی ئێمە خراپترین مۆدلی پەروەردەیە کە ناتوانێت ئینسان بەرهەم بێنێت من وەلا قسەکان تێدەکەم کە تۆ تەنانەت بەگومان بیلەوەی کە ئێمە خاوەن سیاسی گەورە نەبووین تەنانەت لە ڕابردووش کاک شۆڕژ لە ڕابردووە ئێمە خەباتی سەکداریمان هەیە ئێمە سیاسی گەورەمان نییە نەخێنیمانە چێت وان بە ناوەکانیم پێ بڵێ لە شێخ محمودەوە بگرێت تا گاتە مەلا مستەفای بارزانی تا گاتە سەکردەکانی ئێمە ئەم سەکردانن کە خەباتی سەکداری بێخیبوونیان هەبوو یعنی شتێکۆی نەکردونەوە بە ناوی دروستبوونی دەوڵەت دروستبوونی ڕوئیا لە پشتی ئەم سەکردانەوە پاو کتێبە گەورانی خوێنێتەوە من توانم کتێبی ماندێلا ببینمەوە بخوێنەوە بزانم چ ڕوئیا لە پشتی بێتی لە پشتی غاندیەوە فکر هەیە لە پشتی هۆشیمینەوە فکر هەیە لە پشتی گیڤاراوە فکری گەورە هەیە کتێبی مەزن هەیە
ڕوئیا و تێڕوانین هەیە بۆ دنیا بۆ جیهانبینی لایم هێزە سیاسیانەیە من نییە بەتاڵە هیچی بکەم خۆ ناتوانین ئێستا بە ئەم سیاسیانە قسە بکەن وهشر مكان جوال لي بقدي زاني مالي تشين يعني اصلا نازن لا يستاي ناجي هلا يستاي ما ناجي نازن نو يدرس بوا كشاركان غوره بون جيلي كي تتعز درس بوا حسب وانا كان تازه بعقلتي خيال وبعقلتي شي زور لاوازو كركاني خوينا كان جنرال وفرمان دل شلون كان اما انا موديلي شي خرابي دنياي ديكتاتور كان تاعي كانوا ديكتاتور كان الدنيا وين بون تازه اما انا موديل تاعي كانوا بكونترول كرني ميديا والناس باش ام موديلا للتواوي دنيا شكستي هنا و لو شوێنانەشی کە ماوە لە ژێر پرسیاردا ڕووە و شکستە بۆچی ئەم هێزانە تاقی دەکەنەوە یانی زاني ڕێگەیتر نییە زاني تەسەوڕ ناکەم ئەمانە بتوانن تازە خەباتی مەدەنی بکەن ڕێگەیتر نییە تۆ بێ سەپرێسکە بەتایبەتی کە خۆیان بەشێکن لەم کۆمەڵگایە یانی لە مەریخەوە نەهاتوون لە بەغداوە نەهاتوون زاني کاک شۆڕش ئەمە ڕاستە بەس هەموو یەکێک لە هەر مشکلەکانەوەیە کە دیکتاتۆرەکان مۆدێلی یەکتری ئەزمون لە مۆدێلی یەکتری وەرناگرن هیچ مۆدێلی یەکتر دووبارە دەکەن زاني دیکتاتۆرە لە هەر شوێنێکی دنیا بێ هاي سيد كاتور أسد أزاني كقذافية كروخاوة أزاني مبارك كروخاوة تازه خليشي على بجارنا أزاني ديكتاتور كان سرخو توشي سرخوشبوني شيء سياسي ونا أما دنين زي بيلهم أما لهمو دنيا وايا هي ديكتاتور نبوا باشترين رنga تونس زين عبد علي بك جي يشتبه بتايبتي ككوملجي اما كوملجي شي زوز اللي بردي اقل لزاش ولا مستشار ولا انفالتي خوش بي حتما لا فلان وفلان خوش بي كخلفيتي شور جريان هي والله اما راستا زاني من كاك شورج اما بوستي بالتاكيد وهي بلام تصور كم زياد لبيوز لكرانوي كومالغا ترسم امانه ك او قدسيتيان ما كومالغا كرايا تصور كم دامارن لكومالغا مقدسات كبير واي امانه مقدساتنا وكوشكو ناو كرسي ناو بوستا كانن لبروا ترسي غوريان زي بين الناس لدواي 2000 انه كدنجي تلو جروبي تدروس تبي فزاي ديكتاتوريات خرابت لبي لكومالغا ميزاني او لدواي 2009 روجنامه نووسەکان تیرۆ دەکرێن لە دوای 2009 گەندەڵی زیاترە لە دوای 2009 نەوت بەرهەمێنرێ و ئەدزرێ ئەزانیم پێم وایە دیکتاتۆرەکان ئەزمون لە یەکتری وەرناگرن لەو ڕوانگەیەوەیە کە ئەزانن ئەگەر بکرێنەوە بە دڕووی کۆمەڵگە تۆڵی گەوریان لێسەنێتەوە ئەزانیم قسەی بەرپرسێکی گەورە پێ بڵێم لەم وڵاتەیە قسەی کردو وتێتی وڵی بەداخەوە ئەم هەموو مانگە موسەمان داوەتە خەڵک خۆتە نیشان دێتی خۆت ڕازین یعنی لە دەستمان چوو پارەیەکی زۆرمان لە دەست و دامانە خەڵک بڕوان پێ بکە زانیم کۆمانە ئەم برادرانە وا حکومەکەن ئێستا پێیان وایە پارەیەکی زۆریان داوەتە ئەو خەڵکە فێر ئەڵێ لە 2011 موچەش هەبوو 20 مانگ موچادرا خەڵک ڕاپەڕی ئێستا موچەش نییە خەڵک ڕناپڕێ عقلێتی خەڵکیان ناسیوە بەوەی کە سەپرێسکردنی کاریگەری هەیە لەسەر خەڵک بەڵام ئەمە تەمەنە بڕناکە ڕەنگە 5 ساڵێکتر بڕکە ڕەنگە دەیتر بڕکە ئەزانی لە شوێنێکە تەقیەوە خراپە تەقێتەوە بەسەریانە بەڵام وەکوتم هیچ دیکتاتۆرێک نییە لە دنیا ئەزمون لە خۆی و لە کردەوەکانی خۆی وەرگێ مناڵەکانی دێن خەڵەتی گەوراکە نەزانی ینی لەسەر فولایتێک ئینسان بکوژی لە شاری هەولێرا باشە ڕاکەی بچیت خۆت خەیتە ژێر عەبای بەرپرسیەکە و هەموو دنیا چاویلێتە نەتوانێت ئەمە تەسلیم بکەیت بۆ خاتری عاسمان یانەت تەسلیم بێگومان ناتوانێت وای لیژنەی لێ پێگەنێ لیژنەی چی پێگەنێتە لەژێ عەباکەتە دەری بێنەوە و تەسلیمی دادگاگە هیچی تێناچێ ڕۆژنامە نووسەکە کوژرێ سوور دەزانی چۆن کوژرێ ئەزانی ئەمانات چییە ئەمە چی پێڵێ ئەمە پێتەڵێ خەریکە خۆشابی لەگەڵ کوشتنە ئەزانی جاران سەر عوسمان هەمومانی ڕاستڵەکان ئێستا ئەم گەنجە جوانە لەسەر فولایتێک تیرۆکە خۆزەتەش قسەیەکی کردم قسەشی نەکردووە خوێندکارێکی زانکۆ بووە ئەها وردە و لە ڕامانە هێنێ لەوەی کە تووشی چیمانەکە خۆشەمانەکە بەوەی کە ڕابین لەگەڵ کوشتنە لەگەڵ برینە لەگەڵ ئەوەی تەحملی هیچ شتێک نەکەین زانیت تەحملی بکەین برینەکان ببینین و خۆی با بڕوا زانی بەرەو شۆڕە بەرەو دۆخێکی زۆر خراپە زانی خۆتوانێ ئەمە ئەتوانێت کاکە جاران سوڵتانەکان جلی هینیان لەبەرە کردوسن و ناو خەڵکەوتیان بزانین نانەواکان گوندکی هەویرەکانیان چەندێکە کشتتوکاڵەکانیان بڵین میوەفرۆشەکان فێڵ لە خەڵکەکانیان نایکەن ئێستا ئەمانە نایەن ناو خەڵکە زانی ئەمانە کوڕەکانیان هەن بەرداوەتە ناو خەڵک دەکوژن زانی خەڵک سوکایەتی بە خەڵک دەکەن لەسەر فولایتی خەڵک بکوژیت و دەرگایەک نەبێت لە وڵاتە کاک شۆڕژ من و تۆ سوورە زانی لەم وڵاتەیە ئێستا من و تۆ لەم تەلەڤیزیۆنە بچینە دەرەوە هیچ شتێک نییە بەرگریمان لێ بکات زانی تەنها خۆمان و وجدانی خۆمان دەبێت چێ هەیە بەرگریمان لێ بکات زانی يعني بداخەوە ینی کۆمەڵگەی ئەمەوە لێ هاتووە تاکە شتێک هەندێ بەهای کۆمەڵایەتی ماوە یانێزە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ماوە شتێک هەندێ بەهایەک ماوە زانی ئەمە لە هەر 2000 ئەم بەها کۆمەڵایەتیانە بەشی هەموو شتێک دەکەن بەشی ناوەڵا بەشی هەموو شتێک ناکەن بێگومان نەزانی ئەمە خەونی دەستە جەمعیمانێ زانی خەونی من لە شوێنێک و خەونی تۆ لە ڕانێ و خەونی کەسێک لە کەلار هەم یە خەونمانێ ڕۆژان ئەمە تەقێتەوە بەڕووی ئەمانەیە زانی ئەم بەرەو شۆمانە بە نازانم بەرەو شۆمانە بەس ئەو نازانم دۆخێکی ئیجگار ناشرین و ناتەبیعیە ئەم دۆخە مۆدێلە کە کۆتایی هاتووە تاکە شتێک ئەوەیە کە مە بگەڕێتەوە بۆ زۆرێک لە نازانم من نەسیحەتی کەس ناکەم بەڵام هێزی سیاسی ئیشی ئەوەیە زانی لە هیچ وڵاتێکی دنیاە بەقەت ئەم 10 ساڵ 15 ساڵە ڕخنە نەگیراوە زانی تاکە ماشێتێک بەسێک بۆی حکومەت بکشێتەوە هەر سەری خۆی هەڵگرێت تاکە کردەوەیەک بەس بۆی کە دادگا هەردا بخرێت ئەزانم کۆمەڵگەیە تحملی زیاد لە برینیشی کردووە زیاد لە قوربانیەکی کردووە زۆر چاکە هەز ناکەی ئەم کۆمەڵگەیە گرفتارە بە شتێک کە
لە مێژووی هەندێک کۆمەڵگەی تردا ڕەنگە بەو شێوەیە ناو کۆمەڵگەی کوردی وحید نەبوو بێ ئەوەش ئێمە ناو کۆمەڵگە هەیە دەبینین کە سیاسەکان دوازار دەتوانن خەونەکانی کۆمەڵگە کۆکەنەوە و پەرتەوازایی و ئەو سەر لێ شێواوی کە هەیە ینی ئیتر بە سیاست بێ بە فکر بێ بەچی بێ وەکو لە ناو کۆمەڵگەی ئیسرائیل دابینیمە فۆرمەڵێکن لە شتێکی باش بەڵام ئێمە دەبینین کۆمەڵگەی کوردی سیاسەکان پەرتەوازی دەکەن بە تایبەتی ئەگەر ئێمە قسە لەسەر شەستەکان بکەین تا ئێرە ینی ئەوە سیاسەکانن دێن دابەشی دەکەن ئەوە سیاسەکانن دێن دوو زۆن لە شەستەکانەوە دروست دەکەن کە زۆنی بادینان و زۆنی سۆرانەکە ئێمە پێشتر شتی ئەمان نەبیستوە لە ناو کۆمەڵگەی کوردی باشە دوازار ئەمە ڕنگ دەداتەوە تەنانەت بۆ شوێنەکانی دیکەی کوردستان یعنی ئەوەی کە ئەمە بادینیە ئەمە سۆرانیە تەجاوزی کرد بە ڕەنگە بۆ باکوور و بۆ باشووری ینی ئێمە مەش بۆ خۆی حەق نییە لەسەری بوەستین و وتم هەموو ڤایرۆسێک لە کۆمەڵگەیە زیاد لە دەرکەوتیشی هەیە زانی هەنگاوانێ بەرەو شوێنی تریش هەنگاوانێ بەرەو زیاد لە فەزایە بەڵای ئەو قسەی تۆ زۆر ڕاستە ینی لە شەستەکانە من زۆر ئەما بینین بۆن لە بینی گەنجێکی زاخۆیە لەگەڵ گەنجێکی خانەقینە یەک ڕوویان هەبووە زانی لێلا قاسم لە خانەقینەوە بۆ گەنجێک لە زاخۆ یەک تێڕۆینیان هەبووە زانی لە ئێستایان دابشکردنێکی زۆر خراپ ینی بە ئەمری واقعی ئێستا سەلمانومانە شارێک دوو شار بەدەستی هێزێکەوە و شارێکی در بەدەست هێزێکی ترەوەی ئەمە چیە گوتم جگە لە دروستبوونی گروپی سیاسی گروپی مافیایی لە فۆرمی بازرگانیکردنا ئەم هێزە سیاسانی ئێمە کاک شۆڕش لە بە سەراحەت بڵێن بنیتین لە چەند هێزێکی سیاسی کە خەریکی بازرگانی چەک و بازرگانی نەوتن زانی وەکوتم نازانم بەرەو چۆڕن ئەو نازانم کۆمەلگا بەرەو دۆخێکی ئیزگار خراپترە بن هیچ هینێک تازان لەم کۆمەلگای حەلی ئەمە ناکات تازە من تەسەوڕ ناکەم تازە ئێمە شتێکە بێ پێ بڵێن دەسەڵات بەڕاستی واکە من لای من ئەومە کۆتایی هاتووە ئەگەر پێ لەم بەرنامەی پێم بڵێ ئەمانە بێت چی بکەن زانیم ئەمانە کۆتایی هاتووە لای من ناتوانن هیچ شتێک بکەن يعني من لاي من تنها شتێک هەیە لە لای من بۆسوونی من ئەوەیە کە سەڕەی مۆدلێکی تری سیاسی بخین چ دەبێ بیکە ئەزانی ئەمە تەمان زۆر قورس بوو لە سیاسی بیکە مفەکر بیکە شاعیر بیکە تۆ بیکەی دۆخەکە زۆر ئاڵۆزە زانی کاک شۆڕ زانی دۆخێکی زگار ئاڵۆزمان هەیە یعنی ئێمە زۆر کۆمەلگە خۆی دروستیەکە زانی ساڵی 2009 پێشتر دەمانەگوت بەدیلی یەکی تو پارتی نییە دوای بەدیلیش دروست بوو زانی سەمی هێزانە گەورە بوون هێزی تر هاتە ساحەکەوە ئەزانی هەسەنە بە عاقلانە نەڕووی ئەمە شتێکی ترە هەرچەنە فکر لە پشتێوە نەبوو ئەو من کۆکم لەسەرەوەی کە من نەقدم لەم هێزانە هەیە کە نەیانتوانی لە دوای 2009 فکرێکی تر و دنیا بینیشی تری سیاسی جیاواز لەوان بەرهەم بێن ئەمە شتێکی ترە بەڵام بینی نەچێ بەڵێ ئەمە دەنگی من و تۆ ئەمە دروستکە زانی من ڕاستە ئەمە ئەڵێ لە شۆ دەسێ بکەین وەکوتم تاکە شتێک ئەوەیە کە ئەم مۆدلە کۆتایی هاتووە ئەم مۆدلە ئەتوانێت ئەو پەڕی 5 ساڵ 10 ساڵی تر بڕوە ئەڕوا لەسەر ڕەنگە سەپای خۆ ڕەنگە زیاترش بڕۆ ڕەنگە دەستی بێگانە ڕەنگە بۆچی ڕێکەوتنی 50 ساڵە لەگەڵ تووشیان مۆرەکە بۆی بیپارێزێ ڕەنگە خۆی ئامادەکرێت بۆ 50 ساڵی تر حکوم کات زانی خۆی مناڵەکانی ئەمە دڵنیام لەوە بەڵام تاکە شتێک لە ئێستا ئەوەیە نێڵین بخەون لەسەر سەرین بە ئیسراحەت باشە تاکە شتێک ئەوەیە کە من تۆ نێڵین ئەمانە لانیکەم بۆ نەوەکانی خۆمان بڵین ئێمە ڕۆژان تەسلیمی ئەم مۆدلە ناشرینە نەبووین زانی مزۆزار ئەماکەم کە شتێکە نووسم بەڵام بۆ کەسی نانووسم زانی کەم مقابلەیەکم کات شۆڕش بۆ کەسی ناکەم بۆ مناڵەکان و کەم سبێنێ پێم بڵێ نەزانی باوە تۆ لە شوێنێکا ژیای چۆن قبولی ئەم هەموو بینینەوە کرد چۆن قبولی ئەم هەموو دیکاتۆر ڕۆڵە من ڕۆژێک قسەم کردەوە ئەرشیفەکان ماونەوە ئەوە نووسینەکان ماون نەزانی ڕۆژێ تەحملی ئەمەمان نەکرد تاکە شتێک ئەوەیە کاک شۆڕ هەمومان قسە لەسەر ئەم دۆخە بکەین بەردەوام شتێکی تر دروست دەبێ ئەزانی لەکەدا ینی کلێنی گەورەی ئەم بەرازە مووی زۆری لێ بۆتەوە زانی ڕوت و قوت بۆتەوە بەخوای سینەما میدیایکی لە پشتەوە سەکداری لە پشتەوە زانی مووی زۆرمان لێکردەوە بۆ خوایە ڕوت و قوت بۆتەوە زانی تاکە شتێک ئەوەیە بەردەوام قسە لەسەر ئەمە بکەین نێڵین بخەوێ زانین بەرازە دەبێ مووی لێکەینەوە ئازاری بێ بەخوا هیچ تر نەبوو دەبێ ئازاری بێ بڵێ نەخێر تۆ زانی ئەوە نی تۆ ئەو بکەی ئەوە نی دەوڵەت دروستکەی ئەوە نی بتوانی حکومەتێکی باش دروستکەی تۆ جگە لە مافیایەکی چەکداری سیاسی جگە لە بازرگانی زۆر دەڕەقی لە بەرامبەر ئەم هێز و دەسەڵاتێکی هەیە وەکوت مەزانی من ناتوانم نەسیحەتم من قسوت یعنی لا والله کاک شۆڕ زانی وەکوتم مەزال لە ئەزمونێکمان هەیە زانی قسەی نەرممان کرد خۆپیشاندانمان کرد زەنابەت ئاگاداریەوە تەورۆ هەرمان خەریکە سەرمان سپێ بێ پیر بێ ئامانەوە زانی هەر قسەمان کرد و هەر قسەمان کرد هیچ سودیشی نەبوو لەبەرەوە پێم بڵێن لای من ئەوە نەماوەتەوە دوای پرسیارم لێ بکەیت لە ئاخر بڵێم بڵێ چی بکەن ئەمانە خۆ من نەسیحەتی کەس ناکەم ئەمانە من ئەڵێم لای یعنی پرسیارە نەکەم لە ئێستا من پێ دەڵێم نقطە و کۆتایی پێێنم بۆی کە ئەڵێم ئەم مۆدلە لە حکومڕانی کۆتایی هاتووە ئەبێ شتێکی تر سەرڕێخی ئەکرێ ناکرێ عزیز ئەیکا شۆڕش ئەیکا کەسێکی تر ئەیکا حزبی سیاسی ئەیکا نووسەر و مفەکیرەکانێکە نازانم بەس ئەوە نازانم کاعز ئەوەی کە ئەمەی قورس کردو کە بەڕێزت داوای دەکەی ئەوە نییە کە تا ئێرە ئێمە ڕێبەرایەتیەکمان نییە ینی بۆ ئەم خەون و ئەو چاوەڕوانی کە جەنابەت هەتا کە بە جۆرێکی تەندروست ینی لەناو کۆمەلگە ئەمە بجوڵێنێ زۆر قورس زانی وەکوتم ئەم زۆر فێڵی گەورە لە خەڵک کراوە من خۆم قەلقم بەرامبەر بە هەر کە ڕێبەرێ بێتە پێشەوە زانی چونکە ئەمە فێڵی گەورە لە خەڵک کراوە زانی
زۆر ئەم تەکتیکانم بینیوە زانی لە دوایەوە یەکەوە بەردەوام ئەم هێزانەمان بینیوان کرد هێزی تازار وتی من دێم ئەم دنیا گۆڕم خراپی کرد گەنج هات لەسەر خوێنی ڕۆژنامە نووس هاتووە خەریکی ئیمتیازات ئەزانی گەنج هات لەسەر خوێن ئەزانی یادی باشە من تۆ قسە لەسەر شتێک بکەین زانی تو لەم شاری سلێمانی هەمومان دەمانەوە لێرە تەقە لە خۆپیشاندان نەکرێ و ڕۆژنامە نووسە کوژێ و نازانم چێکرێ و باشە ئەو خۆری هێزانەوە ڕێکە و نەزانی ئەو هەموو شەیدە جوانە هەمووی ڕۆی باشە چێکە یانی چێکە یانی چی لێکە یانی هەکە من ناتوانم من لەسەر دڵۆپی خوێنی کەسە دەبێ بۆستم ئەزانی ئەوە ڕامەگیرێ من ناتوانم من سیاستم بۆ شێوە پێ ناکرێت تۆ گەمە بکەی گەمە بکەی ڕێکەوتن و دڵنیام ئێستا سەرکردی ئۆپۆزیسیۆن لە لەندەنەوە تۆ بی و تا ئەم یەکێتی خراپ ئێستا حملێکی ئەعلامی دژی ئەکرا زانی یەک حملە چاودێران دیان بود ئەمانە گەندەڵن خوێندکاری زانکۆیان برد لە قەرەوەیسی قولەرەیسی ئەنفالیان کردن پرۆسی ئەموشانە ئێستا خۆت دانیشی قساکەی بەڕاستی ڕێکەوتن زۆر مهمە پێمان وایە ماڵی کوردیەکە خێنەوە ئەم تااقەتی ئەم قسانم چۆکە کرد بڕواب کە تااقەتی قسانەمان چوە زانی ئەم ئەمنەی یافیڵ لەم خەڵکە کردووە بە ناوی ئاشتی و بە ناوی زانی زۆر لام سەیرە من هەموو جارە ئەم نمونەیە باسەکەم شەڕی ناوخۆ دروست بوو من لە شوێنی تریشا باسم کردووە شەڕی ناوخۆ لە تەلەڤیزیۆنێکی دەسەڵاتەوە وتم تووتێکیان خستە سەری ئەوە تازە تۆ ناتوانیت توت خەیتە سەری سوکە ڕاستە خۆی شەڕی ناوخۆ لە بین دوو هێزی سیاسی دروست بوو هەردوو سەرکردەکە وتیان ئێمە بێتاوانی باوکەژیان 10,000 گەنج شەهید بوون لە شەڕی ناوخۆیە ئێمە بێتاوانین ئێمە تاوانمان نییە یعنی خەڵکی داما بوون ئێستا شی پێوە بێ بۆ پێ وایە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و سەرکردەکان کوا قسەیان کردووە چی قسەی کردووە لە لەندەنیشەوە بە خۆیان دەنج ئەم خدەنگە من تۆ وانەیەکی ئەبێ خەڵک وشیار بێ لەوەی کە ئەم لەم هێزە سیاسیانە قبول نەکا بە ئارەزی خۆیان بێن ڕێبکەون کە بیانوێ ڕێکەون بیانوێ ئاشتیکەن بیانوێ شەڕکەن بیانوێ شەڕکەش ئاشتی بکەین ئەم مۆدێلە کۆتایی هات لەبەرەوە پێم وت من ڕەم وایە من قەلەقم بەرامبەر ئەم هێزە سیاسیانە هەموویان ئەوەی کە ئێمە بگەینە خاڵی بن بەست لەوەی کە چاوەڕوانیمان هەبێ ئەم هێزانە بتوانن ینی گۆڕانکاری بکەن لە ئاس خەونەکانی ئێمەدا بن ئەمە بخۆی بەبارە ئیجابەکەی لە خاڵێکی ئیجابی نییە ینی لەناو کۆمەکە ئەگەر ئەم قەنەعاتە وەکو قەنەعاتێکی دەستە جەمعی دروست ببێ زۆر مهمە ئەدەبێ ئەمە دروست بێ کاک شۆڕژانی تا کە شتێک دروست بێ گومان بکەین ئەزانی سیاست بریتێ لەوەی کە زانی مە هەم بەردەوام ڕۆمانەکەی جۆرج ئۆروێڵمان بینێنێتەوە هەموو بەرازەکان جارێک دێنەوە بنەوە بە دەسەڵات ئەزانی خاوەن کێڵەکە دەرەکەن بەرازەکانە بنەوە بە دەسەڵات دەزانی ئەمانە وایان لێ هاتووە ئەم وێنانە وای بینم زانی من زۆر جارەوام کردوە من زۆر بەرپرسێکی گەورە بینم لەم شارەیە من هاتە ماڵەکەی من کتێبخانەکەم نەسیحەت مەکرد ئێستا بە وەنەوشەیەک ڕۆژێکیان لە بازار سەڵاوێکی لێکردم وتم ماڵای ئاوا بێ وڵای خۆ باش زانی وایە ئەمانە بنەوە بە بەرازەکەی جۆرج ئۆروێڵ هەمووان وای لێ دێتەوە وشیار نەبێ و خەڵکە بەرامبەر بووان ئەمانە هەر بەردەوام ئەمە دروست دەکەن نەوەیەک دروست دەکەن گەنجێک دروست دەکەن بەردەوام ستایشی ئەمان ناکەن زانی بەردەوام ئێستا فەرمووت معقوڵ نیە سەرکردەیەک بڵێ شەڕ یاڵا خۆپیشاندانەکەن ئەمانە گەندەڵن هەر هەموو خەڵکە بێتە سەر ئەو جادەیە لە ئێستای خەڵک نان نەبی بخۆتەوە بڵێ وڵایەکی یەکگرتووی شەقامی کوردی و لە بەغا و نازانم چی و هەنێ دروشن پێ باسکە خەڵک بێدەنگ و لە ڕەزیل و هەزیلکەی ئەمە چیە کاک شۆڕژ جگە لە ناهوشیاری خەڵک بەرامبەر بەمانە ئەمە زانین هەندێشان وتم دەبێ چی هێزە سیاسەکان بینیدارکەی کۆمەڵگەش بینیدارکەی بینیش نەچێت کۆمەڵگەی شایانیەوەی ئەو هێزە حکومێکە ئەم سەرکردەی حکومێکە هیچ خۆ بەچی هات خۆ بە ناشرعیش نهات و هەڵبژار نهات هەمووی بە هەلهەلە و بە ئاڵاکان و نەچینە سەر سنوورەکانی دەنگدان باشە هەر یەکەو لە ماڵەکەی خۆی دانیشتووە کەسیان برسینی هیچ سەرکردەیەکی سیاسی لە وڵاتیان برسینی خۆپیشاندانیش کرا کوڕی هیچ بەرپرسێک نهاتە پێشەوە کوڕی گەنجی داماوی هەژاری کەلار و چەمچەماڵ و خەڵکی سلێم هەشت شەهید دەسلێمانی و ڕۆژنامەنووسێکی فڵان و فریستار چێ شەهید بوو بازی نان بڕاوی یەک بەرپرسم پێ بڵێ لەو هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەر نان بڕاو کرا بێتن جگە لە خەڵکی فەقیر و هەژار وڵای ڕۆژ خۆپیشاندان نەکرد شەو بخوێن لەسەر مێزی مەش و خواردنەوە بخوێن دانیشت قسەیان نەکرد و گاڵتیان بخۆن کاکە ئەم شتانەمان بینیوە بەخوان بینینانەمان بینیوە ئەم فێڵە لە عەزیز ناکرێت لە شی ترەکرێ با بکرێت زانی من ناتوانم دڵخۆش بم بەوەی کە ئەم هێزانە چیمان پێشکەش زۆر چاکە گەیشتوین بە قۆناغێک تێیدا بڵێن ئەم کۆمەڵگەیە بووە بە کۆمەڵگەی ڕۆبۆتی یعنی دەسەڵات بیان هێزە سیاسیەکان چۆن ئارەزوو بکەن لەسەر ئاستی گشتی وها بتوانن بیان سۆڵێنە هەرێکە هەواداری خۆی بڵێ هەرێکە هەواداری خۆی ڕۆبۆتی دروست بوو بەڵام ناخۆش بەڵام خۆشبەختانە بۆ ئەوان ناخۆشبەختانەیە کە ئێستا نەوەیەکی تر دروست بووە لە دنیای فەیسبوک و لە دنیای کۆمەڵگەی ئەمە ببینە دەنگی تر دروست بووە زانی زۆر مهمە سەرکردەیەکی دینی سکانداڵێکە کا بە خەڵکی ڕخناگرێ زانی جاران بۆ ڕخنی ناگرێت ئەمە کەسێکی دینیە نابێ ڕخنی لەبین جار ئێستا سەرکردەیەک دێ حرەکێکی سیاسیەکە ئێستا بەردەم ڕخنی گەوراکەوێتەوە زانی بەردەوام ئەمەمان هەیە لە ناشەمە بەڵێ ئەم هێزانە دەستیان هەیە دروستبوونی ڕۆبۆتە حزبی کوردی مۆدێلێک لەم سەری ئیسلامی و بۆ سەری ئەلمانیەوە فۆرمێکی ستالینی زۆر خراپی دروست کردووە سەرکردەکانەوە تاگاتە مەکتەبی سیاسی و تاگاتە ئەندام لە خوارەوە مۆدێلیشی زۆر خراپی دروست کردووە ئەم مۆدێلە دنیای نەماوە زانی حزب وەکو گروپێک وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە سیاستەکە نەگەوەی کە تۆ ئایدۆلۆژیایکی هەیە و لە میدیایەکە و بیفرۆشی ئەزانێ مۆدێلە کۆتایی هاتووە ئەبێم حیزبانە بە فۆرمێکی تر سیاستکەن ئەبێ مۆدێلێکی ترمان بۆ تاقیکەنەوە ئەم مۆدێلی ئەم 5-6 حیزبێکی و حیزب بچووکانی شەوەیکەن مۆدێلیشی خراپ بووە ئەزانی مۆدێل بینیمان ئەزمونەکەیمان بینی وێنەکەیمان بینی لە هەر کاتێکا قسە بکەن لە هەر کاتێکە بێدەنجی بێدەنگی بەرهەم بێنن لە هەر کاتێکە ئاشتیان کرد ئاشتی بکەن لە هەر کاتێکە شەڕیان کەشە بکەن ئەزانی ئێستا ئۆپۆزیسیۆن بێوێ ئەو شەقامە پڕەکە لە خەڵک
باش ئێستا نایەوێ بیکە بۆچی نایەوێ بیکە نازانی لەبەرەوەی هێزە چ ئەجندای لە پشتێوەتی تێناکەی لەبەرەوە کاک شۆڕ ئەوە ڕاستە ئەم هێزانە ڕۆبۆتیان دروست کردووە بەڵام بیر نەچێت لە کۆمەڵگەیان ناتوانن ڕۆبۆت دروستکرد چەندان خەڵکی ڕەخ ناگرێت چەندین نەوەی تازەمان هەیە جۆ لە حکایەتەکانی ئەم هێزانە ناگرێت زانی چەندین خەڵکی ترمان هەیە زیاد لە وێنەیەشی تری هەیە بۆ سیاست وێنەی تری هەیە بۆ قسەکردن ئەم وێنەی بۆ خۆی دروست بوو زۆر چاکە تۆ هەر لە سەرتاوە ڕێ ئەوت لە من گر کە قسە بکەین لەبارەی ئەوی کە چی بڵێن بەدەسەڵات بەڵام بۆ کۆمەلگا چی بکەین بۆ ئەوی کۆمەلگە ببێتەوە بە خاوەنی خەونیانی وڵا چی ببێ کۆمەلگەی ناوێنی لازال لە کۆمەڵ نەخێنە ئەم هاتنە کاکشۆڕسات جەنابەت کە لە ڕانی و دی لێرە بەرنامەکەی منیش لە بەکرە زۆر دێم ومێدێک لە پشمانەوە نەبێ ناهێن قسەکە بەتاکید بێ ئومێدی ئەوەیە تۆ لە هێزەکان لە پاڵدیوارێکە پاڵکەوی مێژ لە خۆش پاس نەکەی ئەمە بێ ئومێدیە زانی من چێ بەقەت من قساکە زانی لە دری چێ بەقەت منە نووسێ زانی چێ بەقەت من ڕخ ناگرێ چێ بەقەت من ئەزانی لە خۆی بوردۆ کۆمەڵێک ڕخنە لە هەموو هێزە سیاسیان هەمووی بگرێ زانی ئەم توانی وانەکەم زانی ئەم توانی ئەوانەکەم و ڕازیش ئەوە خۆشیش بژین ئەسوان خۆشیش بژیم و ڕەفاهێتش بژیم بۆچی بە چاوەڕی سێمان چاوەڕی موچێکی 300,000 بکەم باشە ئەم توانی خۆشتش بژیم بەڵام ئەم ڕخنانە هەمووی ئەوەیە کە ئێمە ئومێدمان هەیە بەڵام دەبێت کۆمەڵگەش بریندارکەی بۆی کە پێی بڵێ لە شوێنێکە بۆستە پێی بڵێ تۆ ناکرێت ئەم ستای شێم هێزانە بکەیت تۆ خۆشتیە زانی تۆ خۆشتیە سەرکردەکان بە تۆ وەشتن زانی تۆ ناتوانانی ینی ناکرێت لای من خوێنی پێشمەرگەی گرنگترە لە مەسئولێک کە خەریکی مزاری سە تەلەڤیزیۆنیە زانی کە من تۆی سەلێرە قساکەین ڕەحمەت لەوەی جۆمان لێ ناگرێت خەڵک تاقەتی قسەکردنیشی خەریکە نەبێنێت بەڵام زانی گرنگە شتێکی تر بڵێن وێنەیەکی تر بڵێن زمانێکی تر تاقیکەینەوە جیهانبینێکی ترمان هەبێ بۆ قسەکردن ئەزانی ئەمە زۆر گرنگە لە پشتی هەموو قسەیەک و فێڵی گەورە کراوە ئێستا ڕەنگە من تۆ لەم تەلەڤیزیۆن قساکەین ڕەنگە هیچ بڵێ ئەمە چی قسەگەرن زۆر لەم قسانەمان بینی و دوایی هاتن و چوونەوە ناو دەسەڵات و دوایی هاتن پۆستی گەوریان وەرگرت بەڵێ ڕاستم کۆمەڵگەی زۆر فێڵی گەوری لێکراوە ناقشی نییە مۆدێلی تر تاقی نکاتەوە کاک شۆڕ ئەزانی زۆر قورسە لە دوای 2009 هێزێکی تری تاقی کردەوە هێزەش خەونەکانی نەهێنایەدی وڵا ڕەنگە 10 ساڵی تری پێ بچێت تا هێزێکی تر دروست دەبێتەوە هێزێکی فکری عەقلانی فێڵ لە خەڵک نەکات و خەڵک ڕابێنێ بۆ ئازادی بۆ قسەکردن بۆ مافەکانی ئەزانی خەڵک سەروەر بێ خوێنی ئینسان سەروەر بێ نەک سەرکردە نەک گروپەکان زانی وڵا ڕەنگە بێوێت کاتی زۆر بێ ڕەنگە ئەوەی کە ئەم کۆمەڵگەیە کۆمەڵ هێزی بەردەوامی تاقی کردوەوە دوجاریش تیش تازەی نبینیوە ئەمە بەخۆی هۆکارێک نەبێت کە دۆخی ئەم کۆمەڵگەیە بە ئێستا بگەینە کە هەردووکمان ڕەخنەمان لێ هەیە چۆن ینی ئێمە بەردەوام لەبەت با قسە بکەین لە دوای 91ەوە ئەم هێزە ئەنجومەنی کۆمەڵی هێزی بینیوە باشە بە تایبەتی لە دوای هەڵبژاردی 2009 بەڵام تەجروبەی ئەم هێزانە ناڵم جیاواز نەبووە بەڵام بە ئەندازەی زۆر جیاواز نەبووە بەڵێ لەکتری چووە ئەمە بەخۆی دوجار ناومێدی ئەم کۆمەڵگە زۆرتر نەکردەوە بیەوێ کە ئەزمموی تر بە تایبەتی لەنا ئەو هێزانە تاقی نەکردن تاکە مشکلەیەک لەناو شۆڕشی کوردیە ئەوەیە من وێنەیەکم بینی ئەوەیە ئەم هێزانە لە مناڵدانی یەکتریە نەدەرەوە سەرکە پارتی دموکراتی کوردستان دروست دەبێت یەکێتی لە مناڵدانی پارتی دێتەوە گۆڕان دروست دەبێت لە مناڵدانی یەکێتی دێتەوە ئەم هێزانە زۆر لە یەکەچن سەر جیاواز لە باکوور بۆ نمونە هێزی شۆ پەکەب دروست دەبێت خۆی دروستەکە لە ماڵێکا سێ چوار کەس دروستە ئۆزەلان و کۆمەڵێک دروستێکن فکرێکی تریان هەیە من و تۆ قبولمانەیە نا جیهانبینیشی تریان شوێن پێی دیارە لە ژنی هێناوەتە شخصیان نێبەستنی گولەوە لێرە ئافرەت چی لێرە ئافرەت تەنها وەکو غەریزە تەماشاکرێ بینی لە سەرکردەکانەوە بەردەوامی بینی کۆمەڵگەی ئەمەی تووشی چوی لەلایەنەیە کردو کاک شۆڕ ئەمە مشکلەکەیە ئەم هێزانە لە مناڵدانی یەکتری هاتنە دەرەوە ئەبێ گومانیان لێ بکەی زانی من گومانم لەم هێزانە هەیە کە چونکە نەهاتون وێنەیەکی ترمان بۆ تاقیکەنەوە تەسەسولی ئەوەی ترن ئەزانی درێژکراوەی ئەوەی ترن لە دوای حەبدەی شوباتەوە ئەم دەسەڵاتە قاچێکی لە دەست وەزانی بەدار شەقە ڕۆی بڕێە بە ئۆپۆزیسیۆن بوو بە قاچی سناعی بووی من پێش هەڵبژاردن پێش ئەوەی بەشداری حکومەت بەشداریکە کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان پێمان بابە مەبنە قاچی سناعی بۆم دەسەڵاتەکە کە لێگەڕێ با بڕۆ لێگەڕێ موچەکە دەبێت دابینیکە بۆ خۆی دابین فەرمو تۆ بەشداری تێکرد ئەو موچەکەشی نەیەشی چیشی نەیەش تۆش هیچ بەرهەنێنە توش بەرپرسیاری بەڵێ تۆش بەرپرسیاری چونکە تو خۆت چیتە ناو وەزارەتی دارایی وەرگرت پێشمەرگە وەرگرت بوو مە بە قاچی سناعی بووی لێگەڕێ ئەمە لوو تێدا بە دیوارێکە با بڕۆ دەبێت لێگەڕێ تۆ لەوە دەرچۆتە ڕخنە لە پارتی دموکراتی کوردستان بڵێ وڵات دیموکراسی بە ئەو تۆ بووە دەبێت لێگەڕێ لوتی بدا بە دیوارێکە ئەمە لوتی هەردا بە دیوارێکە تۆ هاتی قاچی سناعیت بۆ ناوەتە هەکەکە ناکرێت و هەر کاتێکیش تۆ هاتی هێتە دەرەوەڵێ وڵات گەنە لەو یەک نمونێت بۆ باس کەم تۆ لە پەرلەمانە متمانی پێبەخشی لە متمانی پێبەخشی لە پەرلەمانە ئەڵێ تۆ حکومەت پێک بێنام کە هێتە دەرەوە دەرتەکە لە دیبیتێکە پێڵێ وڵات حکومەت بە نەخوێنەوار ناچێ بڕێ ئەی تۆ خۆت متمانە پێبەخشی چۆن متمانە بەخشیتەوە بە نەخوێنەوار چۆن متمانی پێبەخشی تۆ بێ فکر دەبێت زۆر سوور بی لەسەر فکری خۆت ئەم هێزە سیاسی نیە لە دوای 2009 بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان دەبوو چی بکە مۆدێلێکی تری سیاسی فکری تاقیکاتەوە 600 کادری لە ماوەی 6 ساڵە پەروەردە کردای زۆر لەو باشتر بەشداری حکومەتی کردای ئەو گەندەڵیانی کە لەناو حکومەتای هەمووی بەشدارێتیە لە بەخا بەشدارە لە کوردستانیش بەشدارە
بیت قاسی سناعی بۆ دەسەڵاتێکی گەندەڵ ئەو یەک گەمەتێکە چۆن نێڵێتەوە وێنەکان زۆر ڕوونن لامان ئەومان نەزانم هێزانش چیان خیانەتی گەوریان کردو لەسەر پای خۆیان بۆسن شۆڕژێر و ناشۆڕژێران تێکەڵ کردووە خائین و ناخیائینیان تێکەڵ کردووە مستەشارەکان لەناو خۆیانە حکوم دەکەن کە چۆن نێڵێتەوە تۆ بچی چاکسازیکەی نەرم لە ناو پەرلەمانەوە بڵێ سەرۆک زەحمەتە بێ وەرە خوارە چۆنێتە خوارەوە شتی وا هەیە لە دنیا ئەمە پێمان دەوت مانەمە پێوت ناکاکە ئێمە دەنگی زەماوەر جارە و ئەمریکامان لەگەڵەوە ئەو یەک خۆپشاندانێکتانە نەتوانانی خۆپشاندانی لە هەولێرا بکەن بۆ بەردەم سەفارەتی هاتوو دانیشتی خەڵکی کوردستان هاندەی و خۆپشاندەکە خەڵکیش بۆچی ناومێدە خەڵک لەوە ناومێدە تۆ هاتووی خەڵک هاندەی بۆ ئێستا زانیت خەڵک نایەتە شەقام 6 مانگ چاوەڕێت کرد و چیتە ئەوروپا هاتی تۆ چاوەڕێکی خەڵک خۆپشاندەکە نایکە ئێزت دەبا بچم لەگەڵێکی نیشتمانی ڕێکم زانیش چیمان پێکرێت چیت پێکرێت ئەو پەڕی دوو ئیدارێت پێکرێت لەبەرەوە کاتی زۆر کوشتووە کاتی کوشتووە لە دوای 2005 بەدواوە فەسایەکی گەورەی ڕەخنەگرتن هەبوو ئەویشیان کۆنتڕۆڵ کرد هەمویان بردەوە ناو سنووخانی دەنگدان ئەمە لە ئێران هەیە کاک شۆڕ چۆن لە ئێرانە مۆدێلێکەیە 8 ساڵ محەممەد خاتەمی دی ئەڵێ من ڕیفۆرمەکەم 8 دانە ساڵ دەی خەڵکانەدا گشتی خاتە ناو دەسەڵات دوای ڕۆحانی دی ئەم ئێرانە خەریب بکەوێ یەک تۆزی ما بوو بکەوێ ڕۆحانی هات هەر هەمووی کۆنتڕۆڵ کرد و دایەوە دەستی ئاخوندەکە ئەم مۆدێلە جوواکە ئەم هەموو ناڕزایی گەورەی هەبوو ئەم هەموو هینا هەبوو دەبوو سوودبی لەسەر خوێن یەک شەهیدی دەبوو قبول نەکەی لەسەر خوێن یەک شەهیدە نابێ بۆست دەبێ بۆستی لەسەر شەهید چکە لێگەڕێ فەکەتوانێت لە قەندیلی حکومەتێ بە خۆی دروستکە هەموو دنیا هێناوەتە هەزار بۆ تۆ لێرە نەتوانێت مۆدێلە دروستکەی لەبەرەوەی لێکەچی عادزمە بە لێکەچی یەک وێنەت هەیە تۆ قساکەی ئەو قسە ناکە بۆ ئێستا گەرگواستنەوە هەیە لە پڕێکە تەماشاکە لەناو حیزبێکی کوردیە کادرێک لێ ڕەخناگرێ و حکومەتەکە وایە و گەندەڵ و گەندەڵ ڕێک خۆی کە بەناو حیزبەکەی بەرامبەرە باوکەوە چۆن وارە ئەمە چێم ناسنامەیدا پێی چی ناسنامەیدا پێی لە پڕێکە لە گۆڕاوە بی بە نەگۆڕاو لە گەندەڵەوە بی بە چاکساس چی ئەم مۆدێلە لێکچوونێک هەیە بۆ فێڵکردن لە خەڵک ئەم فێڵە لە عزیز ناکرێت نازانم لە شی ترەکرێت دەبێت خەڵکی کوردستان هوشیار بێ لەوەی ئەمانە فێڵیان لێ نەکەن چونکە زۆر دەموچاوێن لێکەچێ وەکوتم من بۆ یەکەم جار قەلب من هێزانە زانکەی بوو ساڵی 96 بوو 96 ساڵی 96 من گەنجێک بووم پێنجی عەدادی بووم پێنجی ئامادەی بڕوا بکە بەس لە کۆیە زیاد لە 89 پێشمەرگەیەکی شەهید بوو لە تەعزیەکە بووین لە قاسمەڕەش شەهیدێک درابوو باشە پارتی دموکراتی کوردستان دکتۆر فواد معسومیان بە سیارە هێنا لە قاسمەڕەش تەسلیمی کرد لە قاسمەڕەش داهێنێت تەسلیمی کرد پوخت و جوان باشە ئەزای کە تووشی شۆشی گەورە بووم براڕۆمە هێزانێت چیەکەن خۆ لەسەر مشکلیان نییە دانی بەس لە خوارەوە خەڵکی هەژار و داما و شەهید دەبێ ڕەمیەکەن نەزانی لەسەری شەو سەکردەکان لێن تەسلیمیانەکەن زانی من لە شەشی عەدەدی ئەو کاتە پێنجی ئامادەی من گەنجێ شۆکات تووشی شۆک بووم چییە ڕۆدا بۆ خاتری خوا یا ئێمە غەڵەتی نییە ئەمانە سەکردەکان لێن تەسلیمی ئەەکەنەوە بە پاک و پوختەیی پێشمەرگەکان لە پێشەوە شەڕەکەن نەزانی هەموو شەڕی دنیا هی دووز مۆدێل قسەیەکی فەیلسوفێک ئەڵێ هەموو شەڕی دنیا هی دوو جوندیەکە یەکتری ناناسن هی دوو سەکردەیەکە یەکتری ناسن باشە دوو جوندی بەردەوام شەڕێکی گەوراکەن و یەکتری ناناسن ئەم مۆدێلە بۆ ئێستای کوردستان بەردەوامە لە 96 بەردەوامە ئەم هێزانە بەردەوام هیچ مشکلیان نەبوو لەگەڵ یەکتریە بەردەوام شەڕیشان کرد خۆپیشاندانان کرد ناڕزایان کرد کوڕی کەسێ نەهاتە پێشەوە خەڵکی هەژار و داما و قوربەسەری ئەم کۆمەلگەیەوە موچەی نییە ئەبێت چاوەڕێ ئەم هێزە سیاسیانەکەی ڕێبکەون دەی خوای لەخوا بەزەر بێ ساوەڕێکەون چی بەرەمێنن ڕێکەون دەی ڕێ ناکەون دەی خۆپیشاندان باش تۆ دێتە پێشەوە تۆ وەکو سەدر دێتە پێشەوە لەگەڵما نەوەڵام من وەکو سەدرش نایمە لەگەڵ تۆ ئامادەی لەگەڵما خۆپیشاندان بکەی نەوەڵام ئەوەش ناکەم ئەی تۆ ئەبیتە قاچی سناعی بۆ دەسەڵات ئەبیت ماوەی کاکە ناکرێ ئەبێ شتێکی ترم پێ بڵێ مۆدێلێکی ترم بۆ سەر ڕێخەی کاتەکەت کوشت کاتی مۆدێلی فۆرمێکی تر لە حیزبایەتی لە دوای 2002 میدیای ئەهلی دروستی کرد کاتم نەماوە ئەگەر دواکسێکت هەبێت چوزانم بۆ نەسیحەتیم دەسەڵاتە ناکەم بەس دڵنییا بە بەڵام تاکە شتێکەوەیە بەردەوام بین قسە بکەین و مۆدێلێکی تر سەرخەین و بزانین کە کەس فریشتە نییە هیچ سەرکردەیە فریشتەی گەورە نییە ئەم هێزانە غەڵەتی و کەم و کوڕیان هەیە و هێشتا مەجای خەون بینین ماوە لەناو کۆمەڵگەی کوردیا بەڵێ بێگومان خەونی گەورە هەیە ناو کۆمەڵگەیە تام لە حەزێنەوەی تازە هەیە جیلێکی تر هەیە من ئەم خەونانە بە گرنگە بینم بۆ قسەکردنی من و تۆ لەم کەناڵەوە بە گرنگە بینم و جۆگرتنی خەڵکانێکە ڕەنگە دوای ئەم بەرنامەی پێمان بڵێ دەستە خۆش بە قسەکەمانە هەمووی گرنگن بەڵام لەو لاشۆ بیرمان نەچێت سیاسیەکمان هەیە زیاد لە سیناریۆیەکمان بنێ نەکەوینە داوی ئەم سیناریۆیانە گرنگە بەڕاست زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک عەزیز ڕۆڤ نووسەر زۆر سپاس دەکەم بەڕێز سپاسی ئەوەی بەڕێزی دەکەم سپاسان دەکەم زۆر سپاس